سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی ئەم کاتتان باش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانین ئێستا لە ڕەواندزین لە شنگلبانە دیارە ئەمڕۆ چەند کۆمپانیایەکی گەشتیاری وڵاتی ئێران سەردانی شوێنە گەشتیاریەکانی سنووری ئیدارەی سربەخۆی سۆرانیان کردووە بێخاڵ و شنگلبانە و ئەو شوێنە گەشتیاریانەی سنووری قەزای ڕەواندز بەسەر ئەکەنەوە ئێستا وچانێکیان داوە لە شنگلبانە ئەوانە ژمارەیان 31 کۆمپانیای گەشتاریە دیمەنەکان ئەگوازینەوە و پەیامی بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران و لەگەڵ ئەو خاوەن کۆمپانیانێک کە لە وڵاتی ئێرانەوە هاتوونەتە هەرێمی کوردستان بە ئامانجیەوەی کە گەشتیاری زیاتر بێتە ئەم سنوورە من مەبەستمە لەگەڵ فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران گفتوگۆ بکەین. کاک فەیسەڵ ئەگەر بیتە لای من لێ بپرسین وەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزار لە سۆران چ ئامادەکاری کراوە بۆ پێشوازیکردن لەو کۆمپانیانەی کە لە وڵاتی ئێرانەوە هات؟ بەڵێ ئێمە وەکو دیارە ئەوڕۆ بە خۆشحالیەوە پێشوازی دەکەین لە کۆمەڵێک خاوەن کۆمپانیا گەشتیاریەکانی ئێران بە تایبەتی سەرۆکی کۆمەڵەی کۆمپانیەکانی گەشتیاری شاری تاران کە بڕاستی بۆ ئێمە زۆر گرنگەوە و کۆمەڵێک خاوەن کۆمپانیای گەشتیاری لە شارەکانی کوردستان و سنە و شارەکانی دیکە هەی ئێران ڕاستی بۆ ئێمە خەتوەیەکی باشە لەبەرەوەی ئەمە هەستمان کردیە کە گەشتی پێچەوانە زۆر کەم بووە لە وڵاتانی دەوروبەر بە تایبەتی لێ زیاتر خەڵکی هەرێمی کوردستان گەشتی وڵاتانی کردی ئەمە ئەو هەنگاوە لە پێنا ئەوەیە کە هەوڵ دەین گەشتی پێچەوانەش بکرێت لەبەرەوەی هەرێمی کوردستان لەوەی زیاتر مستەفید دەبیت و ئەو مقاوماتانێک کە پێویستیشن گەشتیار پێداویستی و خزمەتگوزاری کە پێویست بن و ناوچەی گەشتیاری کە پێویست بی گەشتیار بێت تازەشتی تازە بینی هەرێمی کوردستان خۆشبەختانە قۆناغ چوویتە پێش وەشتی لەو ئاستەی ئێستا هەیە کە گەشتیاری بیانیش بێت و چ لەسەر مستەوای کوالیتی ناوچە گەشتیاریەکان و چ لە خزمەتگوزارانە کە پێشکەشیان دەکرێت لێ ئێستامە لەگەریان دانیشتین و ئەو گفتوگۆیەمان بەردەوام دەبی لە پێنە ئەوەی کە نەکەر ئێران وڵاتانی دیکەش هێدی بتوانین لە ڕێی کۆمپانیەکانیان شتی باشتر بکەین. ئەمە پەیامی فەیسەڵ سادق بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران بوو لەسەر هاتنی ئەو ژمارەی کۆمپانیای گەشتیاری وڵاتی ئێران. من هەوڵەدەم نوێنەری یەکێک لەو کۆمپانیانە شوەرگرم کاکدانا کە یەکێکە لەوانەی کە هەم کۆمپانیای هەیە هەمیش لەگەڵ ئەوەی کە وەکو ڕێبەری گەشتیاری سەردانیان نەکاتن. کاکدانا هەر لە شوێنی خۆت لێت بپرسم کە تۆ یەکێکی لەوانەیە کە کۆمپانیات هەیە لەگەڵ گروپی گەشتیاری کارەکەی ئامانجتان لە هاتنتان بۆ شوێنە گەشتیاریەکانی سنووری ڕەواندز یەکێک لەو شتانە کە زۆر گرنگەوەیە کە ئەم شوێنە بتوانین بناسیێنین و لە تاریخی لە ڕێگەی کۆمەڵەکە میدیاکانی خۆمانەوە بە تایبەت ئینستاگرام کە زۆربەی گەشتیارەکانی کە لەگەڵ کۆمپانیەکە ئێمە کارەکەن و ئیشەکەن بتوانین بیناسین بێراوە بتوانین گەشتیارێکی زۆرتر بۆ ڕەواندز و سۆران و شەنگەڵبانە بێنین. ئەمە یەکێک لەو ئامانجانەیە کە ئێمە گەرەکمانەوە بەڕێوەی ببین. تا ئێستا لە وڵاتی ئێرانیانی ئەو شوێنە گەشتیاریانە وەکو پێویست نەناسراون کە لە کوردستان هەنە زۆر بەداخۆ میدیاکان بەباشی عەمەڵ ناکەن کە بتوانن بەباشی ئیش ناکەن کە بتوانن ئەم هەموو شوێنە گەشتیاری کوردستانە هەرێمی کوردستان بتوان بناسیێنن. زۆربەی وەخت خەڵک بیرەوەری ئەوەیە کە وەختێک ناوی کوردستانە بن ناوی هەرێمی کوردستانە ناوی عێراق بن هەر کەم لەم شوێنانە فقط شەڕ و ئاژاوەیە بەڵام وەختێک ئەیت ئێرە هەموو کەسەڵێ ئەیک بابە ئەم هەموو جوانیە مەگەر لێرە ئەتوانێت ببێت. یانە بەڕاستی زۆر بێسڵاح چۆن پێتان بڵێم زۆر لازمە کە لەسەر ئەوە کە ئەم جوانیانە بە تەسویر بکێشێ بە تایبەت میدیاکانی ئێوە زۆر گرنگم ئەم بەحسە کە بیان لەبانی کار بکەن کە بتوانن بیناسیێن ئەم هەمە جوانیە زۆر ئێرە خۆشترە لەو شتێکە خۆم بیرمە کردو زۆر جوانترە. من لە مەریوان ژیانەکەم بەڵام نەمەزانی کە کوردستانەکەی من ئەو هەموو جوانیەتیایە. من یەکم جارە دەمە ئێرە بەڵێ هەوڵەدەی لێرە بەدواکە هەم کۆمپانیای گەشتیارێتی و گەشتیار بێنی بۆ ئێرە بە تایبەت هەر بۆ ئەوە هاتوومەتە ئێرە کە بتوانم گەشتیارێک لە ئێران بکێشمە ناو هەرێمی کوردستان و ئێرە بە تایبەت زۆر بە باشتر بناسیێنین ئینشاءالله.
لە خزمەتتانە. ئەمە پەیامی یەکێک لەو خاوەنکارانەی کە کۆمپانیایەکی گەشتیاریە کاکدانا کە باسی لەوە کرد ئەوان یەکەم جارە بۆ خۆی سەردانی ڕەواندز ئەکات بۆ ئەوەی بتوانێت زیاتر ئەو هەماهەنگی و پەیوەندی دروستکەن لەگەڵ هەم دەستەی گەشتوگوزاری هەرێمی کوردستان هەمیش لەگەڵ بەڕێوەبەرایەتی و بنکەکانی گەشتوگوزار لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ ئەوەی زیاتر بەرچاوڕۆنیان هەبێتن. ئێستا ئەوە دیداری و دانیشتنێکە هەکاریەکە لە قایمقامی ڕەواندز بەڕێوەبەری گشتی گەشتوگوزاری ڕەواندز بەڕێوەبەراتی گەشتوگوزاری ڕەواندزیش لە ئامادەکاریدان بۆ پێشوازیکردن لە گروپە گەشتیاریەکان ئەوانەی کە سەردانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەن بە تایبەتی کە زۆرترین ژمارەی شوێنە گەشتیاریەکان لە سنووری قەزای ڕەواندزە. من هەوڵدەم پەیامی پارێز یوسف و بەڕێوەبەراتی گەشتوگوزاری ڕەواندزی شوەر بگرم بۆ ئەوەی لێ بپرسین ئاخۆ ئەوان وەکو لایەنی پەیوەندیدار چۆن ئامادەکاریان کردووە بۆ پێشوازیکردن لەو گروپە گەشتیاریە. من هەوڵدەم قسە لەگەڵ پارێز یوسف بکەم. کاک پارێز لە شوێنی خۆشت بی سلااوتان لێبێ ئێوە وەکو گەشتوگوزاری ڕەواندز چیتان کردووە بۆ پێشوازیکردن لەو گروپە گەشتیاریانێکەوە بۆ یەکەم جارە سەردانی ڕەواندزەکە. بەخێر بێن سەرچاو ئەوە پێم وایە لەم ساڵدا ئەوە یەکەم جای گروپێکی وە فراوان بەرفراوان بێن لە ناوچەی ڕەواندز ناوچەکانمان ببینن بۆ ئەوەی کار و چالاکی تێدا بکەن و بتوانن زۆرترین گەشتیاری بینن لە وڵاتی ئێران. ئەوەی ئەبینی ئێمە لە ئێستادا تەنها ناساندنی ناوچە گەشتیاریەکانمانە و شیکردنەوەی پلان و بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیان. کاک پارێز ئێمە لەگەڵێشی لە خاوەنکارەکان و پرۆژەکان قسەمان کرد کە باسی لەوە کرد تا ئێستا شوێنە گەشتیاریەکان وەکو پێویست لە وڵاتی ئێران نەناسێنراون چی ئەکەن بۆ ئەوەی زیاتر ئەو شوێنە گەشتیاریانە بناسێنرێت؟ مەبەستت وڵاتە لە شوێنەکانی ئێمە یان ئێران وڵاتانی دەوروبەر ئینشاڵە ئەم پەیوەندی ئەبێتە مای ئەوەی کە ئێمە هەم ئێمە بتوانین سوود بەوان بگەینین هەم ئەوان بتوانە سوود بەمە بگەینن ناوچە گەشتیاریەکانی خۆمانیان پێ بناسیین بۆ ئەوەی ئێمەش سوودمەند ببین لەوەی کە ئەوانیش هاوکار بن لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی ئاسانکاری لە ڤیزە و لە ناوچە گەشتیاریەکان. ئەمڕۆ 31 کۆمپانیای گەشتیارین بە سەرپەرشتی کۆمپانیای پاندا. بڵێ سپاس بۆ تۆکەوا لەگەڵمان بووی. ئەمەش پەیامی پارێز یوسف بەڕێوەبەراتی گەشت و گوزاری ڕەواندز. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان هاتنی سیویە کۆمپانیای گەشتیاری وڵاتی ئێرانە بۆ هەرێمی کوردستان کە بۆ یەکەم جاریشە بەشێک لەو کۆمپانیانە دێن و شوێنە گەشتیاریەکان ئەبێنن سەرسامن بە و دیمەنە جوانانەوە بۆ ئارامی لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی بتوانن کاتەکانی خۆیان بەخۆشی تێدا بەڕێ بکەن و لێرە بەدواش وەرزی گەشتیاری هاوینە لە هەرێمی کوردستان دەست پێ دەکات.